ئێرە خانەقینە، شارێکی فرەپێکاتەی جیاواز لە ئاینوونەتەوە، بەڵام دانیشتوانەکەی یەگرت و ژیان دۆست لەگەڵ یەکتر. پیشاندانی دوو دیمەنی جیاوازی نیشتیمانی و ئاینیش لە ماوەی یەک هەفتەدا گەواهی ئەوەن کە خەڵکی ئەم شارە پێکەوە ژیان و برایەتی دروشمیانە. دیمەنی بەشداری لە ڕیفراندۆم و یادی شەیدبوونی ئیمامی حسەینیش پیشانیدا کە پێکەوە ژیان لێرە هەموو سنوورەکانی بڕیوە. پێش چەند ڕۆژێک بۆ ڕیفراندۆم هەم ئاینی کات ئەوە دەرەچوو کە بە کورد و عەرەب و تورکمان و بە هەموو مەزهەب و تینژەکان دەرچوون. ئەوە بێمانە سپێنیە ئەی شارێکی تەباییە و ئاشتیە، شارێکی لە میژۆی هەر ئاوا میژۆی ناوە بە ئاشتی و بە تەبایی ئەژێن. ئەمە مەوسم عەزایە هین ئیمام حوسێنە، ئەبینی خەڵکەکەکیشی وە یەک دەست هاتوونە، بەخوا بۆ استفساتەیش استفتاگەم لێەوە یەک دەست ڕۆیشتێن، هیچ فەرق نییە، برایەتی مەوجودە لەم شارە. ئەمە ڕسالەیەکە بۆ بەغدای ناریمن. لە ناو خانەقین هیچ جیاوازی نییە، هیچ فەرقی نییە لەبین هیچ مەزهبێک، نە مەزهب و نە قەومیە و نەیشە کورد بود، عەرەب و تورکمان بود، هەر کامێ بە ئاسایی و بە سەلامی خۆی ئەتوانێت ئەو مەراسیمە بەسەر بیوە و یارمەتیەدان. ئەو مەراسیمە هەمووی شیعەنیە، شیعەیە، سنەیە، کاکەیە، یەزدیە، مەسیحیە. یەکریزی لە نێوان پێکاتەکانی ئەم شارە ئەرکی هێزەکانی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی ئاسان کردووە. هەر ئەمەش وای کردووە پێشمەرگە و هێزە ئەمنیەکانیش بێ جیاوازی پارێزەری دانیشتوانەکەی بن لە هەموو ئەو مەراسیم و بۆنە جیاوازانەی کە لێرە بەڕێوە دەچن. ئێمە وەکو دەستگای پۆلیس دەستگایەکی پارێزگەری سەرۆماڵی وڵاتیانی هەر بۆنەیەک بێ، هەر مەراسیمێک بێ، چی ڕابردی بێ، چی بۆنێکی ئاینی بێ، بە واجبی خۆمان دەدانین پاراستنی ئەو شوێنە بگرین ئەسپەی خۆمان بۆ هیچ جیاوازێکمان نەکڕۆ. دانیشتوانی خانەقین لە دوای ڕزگاربوونیان لە دەست زوڵم و ستەمەکانی ڕژێمی بەعەس جیاواز لە ناوچە و شارە ڕزگارکراوەکانی تر هەرزوو ڕێگای ژیان دۆستیان هەڵبژارد و خۆشی و ناخۆشیەکانیان لەگەڵ یەکتر تێکەڵ کرد. لەگەڵ هاتنی تیرۆرستانی داعشیش بوونە هێزی پشتیوانی بۆ پێشمەرگە و بواری ئاژاوە گێڕی و کردەوەی تیرۆریستیان نەهێشتەوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، خانەقین.